کاک دکتۆر ناتوانم ڕجیم بکەم و خۆم لە خواردندا ببڕم دەمەوێت بە دەرمان کێشمدا بەزێنم ئەو دەرمانانە کامانن کە دەتوانم بەکاریان بێنم؟ باڵێ پرسیارێکی باوە ئێستا لە کاتی ئێستادا ئەمەش دەمانهێنێتە سەرباسی دەرمانەکانی چێژدا بەزاندن کە ئەمڕۆ زۆر باون و زۆر باسییان دەکرێت بەڵام لە ڕاستی ئایا ئەمە تەنها بانگەوازیان بەڕاستی کار دەکەن با سەرەتا باسی ئەو بکەین دەرمانەکانی چێژدا بەزاندن چین ئەم دەرمانانە بریتین لە کۆمەڵێک دەرمان کە لە شێوەی دەرزی ئامادەکراون لەژێر ناوەکانی ویگۆڤی ساکسێندا یاخود مونجارۆ بەپێی ناوەکانیان بەردەستن بە شێوەیەکی گشتی ئەم دەرمانانە کار لەسەر هۆرمۆنێک دەکەن لە ناو جەستە پێی دەوترێت هۆرمۆنی GLP-1 ئەمەش وا دەکە هەستی برسێتیت زۆر کەم بێتەوە و هەستی تێریت زۆر هەبێ و ئارەزوی خواردنت کەم بێتەوە ئەمەش بە شێوەیەکی سروشتی بەبێ دایەتێکی قورس واد لێ دەکات کە کێشت دابەزی کارکردنەکەی ئەم زۆرە دەرمانانە بریتیە لەوەی کە کار لەسەر هۆرمۆنی GLP-1 دەکەن لە ناوگەدا وا دەکە کە هەستی تێربوون زۆر بێ وەروە هەستی برسێتی کەمتر بێتەوە و ئارەزوی خواردن کەم بێتەوە. ئایا هەر بەڕاستی کاریگەرن؟ بەڵێ بەپێی زۆربەی توێژینەوەی نێودەوڵەتی سەرنراوە کە ئەم دەرمانانە کاریگەرن بە شێوەیەک کە دەکرێت ١٠ تاکو 120 چێشی لەش دابەزێ پاشماوەیەکی دیاریکراوە بە تایبەت ئەگەر هاتوو ئەم دەرمانانە لەگەڵ شێوازێکی تەندروستی خۆراک وەروەها وەرزش تێکەڵ بکرێت. کێن ئەوانەی دەتوان بەکاریان بهێنن؟ ئەوانەی دەتوانن بەکاریان بێنن بەپێی ڕێنمایی نێودەوڵەتیەکان ڕێکخراوی تەندروستی ئەمریکی وهروەها ئەوروپی ئەوەی کە پێشنیار دەکەن ئەو زۆرە کەسانن کە قەڵەوی سادە بەسەرەوە کە ئەمەش چۆن پێناسە دەکرێت لە ڕووی پزیشکیەوە بۆی بە ئاسانی بیان ناسینەوە ئەوانن کە ڕێژی بەرزی لەشیان بۆ بارستایی جەستەیان لە 30 بێ یاخود زیاتر بێ ئەوە بەبێ هیچ هۆکارێکی تر دەتوانن ئەم جۆرە چارەسەرانە بەکاربێنن وەروەها ئەوانەی کە تەنها چێشیان زۆرە بەبێ ئەوەی پێناسی قەڵەوی بیانگرێتەوە ئەمانش ئەو جۆرە کەسانە دەگرێتەوە کە ڕێژەی بەرزیان بۆ ڕێژەی بارستاییان بریتە لە 27 یاخود زیاتر. بەڵام ئەم گروپەی دووەم دەبێ حاڵەتێکی تریشیان نەخۆشی درێژخانی تریشی هەبێ بۆ ئەوی لەگەڵ ئەو پێراسەیە بگونجێەوە پێویستی بە بەکارهێنانی ئەم چارەسەرە بێت وەکو حاڵەتەکانی شەکرە حاڵەتەکانی فشاری خوێنانی زەختی خوێن یان نەخۆشەکانی دڵ. کاریگەری لاوەکیەکانی ئەم دەرمانانە چین؟ کاریگەری لاوەکیەکانی ئەم جۆر دەرمانانە بە تایبەتی لە کاتی دەستپێکردن و سەرەتای بریتە لەوەی کە دەبێتە هۆی تێکچوونی گەدە ژانی گەدە هەروەها ڕەشانەوە و لە هەندێک کەسیش تووشی زگچوو یاخود قەبزی دەکات بە تایبەتی لە سەرەتایەکانی دەستپێکردن. ئەم کاریگەری لاوەکیانە بەڕاستی زۆر گوێمان لە دەوێ و پێشینەکانش ئەمەیان سەلماندووە بەڵام دەکرێت ئەم کاریگەریانەش کەم بکرێتەوە بە ڕژیمێکی دیاریکراو بە زوڕعەیەکیان دۆزێکی کەم وەروەها بە زیادکردنی بە تەدەڕوزی زیادکردنی بە شێوەیەکی هەفتانە یاخود بە شێوەی مانگانە زیادکردنی جوڕعەکە. زۆر باشە کێن ئەوانەی ناتوانن بەکاریان بهێنن؟ ئەوانەی نابێت بەکاریان بێنن چەند گروپێکن گرنگترینیان ئەو نەخۆشانەی کە نەخۆشی شەرپەنجەی غودەی دەرەقیان هەیە وەروە کە مێژووی نەخۆشی شەرپەنجەی غودەی دەرەقیان هەیە لە خێزانیان وەروەها ئەوانەی کە نەخۆشی قورسی گەدەیان هەیە وەکو نەخۆشی قورحە یاخود برینی گەدە یان نەخۆشە دەرەقیەکانی تری کوەندامی هەرس. کۆتا پەیامتان چییە بۆ ئەو کەسانەی ئەم دەرمانانە بەکاردەهێنن؟ ئێمە لە کاتی ئێستادا بە پێویستمانزانی پۆدکاستێک بکەین لەسەر بابەتی ئەم دەرمانانە کە بە شێوەیەکی بەربڵاو ئێستا باسی لێو دەکرێت لە سۆشیال میدیا و بۆتە ترندێکی ڕۆژانە بەڕاستی بەڵام وەکوتمان ئەمانە وەکو عیلاجی سەحر نین بەڵێ چارەسەر بەڵێ سەرمەراوە کە چارەسەر و کار دەکەن بەڵام دەبێت لە ژێر چاودێری پزیشکی سنتەرێکی پزیشکی هەناوی دەست بەم چارەسەرانە بکرێت وەروها ئەمە تێکەڵ بکرێت لەگەڵ خواردنی تەندروست زۆر گرنگە وەروها لەگەڵ وەرزشی ڕێک بۆ هەر ڕوونکردنیەکی زیاتر یان پرسیار زیاتر ئێمە وەکو بەشی هەناو لە نەخۆشخانەی میهرەبانی دەتوانە ڕێنمای زیاتر بدەین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی